بسم الله الرحمن الرحيم. بناي خداي بخشندەی میهرەبان، حەمد و شکر و سوپاس بۆ ذاتی خدای گەورە، سەڵات و سەلام بڕجێ بۆ سەر گیانی پاچی پێغەمبەرمان نوری چاومان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. بەڕێزان و خۆشەویستان، لە زنجیرەی هەژدەهەمین لە پەیڕە و پرۆگرامی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم و پەروەردەی بەنداڵ دەگەینەوە بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. بەڕێزان و خۆشەویستان، لە زنجیرەی ڕابردوو باسی چاکەکردن لەگە دایک و باوکمان کرد کە گوتمان چاکەکردن لەگە دایک و باوک چەند منەمایەکی هەیە، و هەروەها باسمان کرد گوتمان چاکەکردن دەبی ئەو پەڕی لوتکەی چاچی و باشی ئینسان بنوێنی لەگە دایک و باوک. سەحابەیەکی بڕێز هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، فوتی یا رسول الله صلی الله عليه وسلم، من فەرمووی ئەو سەحابەیە چێ لە هەموو کەسێک من أحق الناس بحسن صحبتي، وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، چ کەسێک لە هەموو کەسێک ئەحەقترە شایستەترە بحسن صحبتي، کەوا چاکەی لەگەر بکەم، کەوا هاوڕێیەتی لەگەر بکەم، لێی نێزیک بم، چاکەی لەگەر بکەم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئومک. قال ثم ئەمەن، پێغەمبەری خوا فەرمووی دایکت. لە پاشان ئەو سەحابەیە فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، دوای دایک چیتر؟ پێغەمبەر فەرمووی ئومک، دیسان هەر دایکت. قال ثم من، وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، لە دوای دایک چیتر؟ پێغەمبەر فەرمووی ئومک، سێ جانان فەرمووی ئومک ئومک ئومکە، دایکت دایکت دایکت، سێ جاران پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وای فەرموو. لە پاشان فەرمووی ثم من، ئەی پێغەمبەری خوا دوای ئەوەی ئەمە سێ جاران دایک چاکە بکەم لەگە دایکم، دوای دایک چیتر؟ ئینجا پێغەمبەر فەرمووی ثم ئەبوو، دوای ئەوەی چاکە لەگە دایکت دەکەی ئەوجا دوای دایک چاکە لەگە باوکت بکە. بەڕێزان و خۆشەویستان، چاکەکردن لەگە دایک و باوک دەبێ لە پێشەوەی چاکەکردن لەگەر هەموو کەسەکان بی، وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆی باسکردینە. لە ئەثەرێکدا هاتووە دەڵێ سەیەتی زەمانێک دادێ، یعنی لە ئاخری زەمان یەکێک لە نیشانەکانی ڕۆژی قیامەت ئەوەیە هەندێک کەس پەیدا دەبی بەڕە صەدیقەه وەجەفە ئەباه، لەگەر برادەر و دۆستەکانی زۆر باشە، زۆر قسەی نەرما، زۆر پارەیان لێ سەرف دەکا، زۆر بەدەمەوەیانەوە دەچی، تەلەفۆنێک بکە دەرچی بە سەیارەی بە هەموو ئیش و کاری خۆی، بەڵام وەجەفە ئەباه، بەڵام لەگە دایک و باوکی خۆی ئەو کەسە جەفا وشکە، قسەی ڕقە، ناخۆشە لەگەری، بەهانای نایێ لەگەر ئەو پیرەداکەی، لەگەر ئەو پیرەبابەی، ڕەنگە هەندێک جا پێی عەیبی، برێوە بابمە ئەوە داکمە، لەبەڕێ خۆی گەنجێکی قیت و خۆزە، دایکی ئەختیار بووە، باوکەکەی پشتی تەبایتەوە، شەرمی پێیە، برێ ئەوە بابمە، لە جیاتی ئەوەی فەخر و شانازی پێ بکە. بۆیە بەڕێزان و خۆشەویستان، بەڕاستی چاکەکردن لەگە دایک و باوک شتێکی زۆر زۆر گەورەیە. ئینجا چاکەکردن لەگە دایک و باوک سەبەبی ئەوەیە ئینسان هەرچی گوناحی کردبی، هەر گوناحەکی کردبی، ئینسان بەڕاستی ئەو گوناحی لەسەر ڕەش دەکاتەوە. هەر وەکو چۆن خراپەکردن و ئازاردانی دایک و باوک گوناحێکی زۆر زۆر گەورەیە. عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ هات، وتی یا رسول الله ما هي أكبر الكبائر، أي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێم برێ گەورەترینی هەرە گوناحە گەورەکان چییە؟ پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم الئیشراک بالله، شرک پەیداکردن لە بۆ خوای گەورە گەورەترینی هەموو گوناحەکانە. کەسێک شەریک لۆ خوای گەورە بڕیار بدە کەوا پەرستن مافێکی حەقێکی تەواوی خوای گەورەیە، کەسێک بێ بربەرەکانێ بکە لە بەرامبەر ئەوەی کە تەنها خوای بپەرستی، نا بێشتەچ کەش بپەرستی، ئەوە خوای گەورە زۆر ڕقی لەو سیفەتەیە. خوای گەورە بە هیچ شێوەیەک لەو کەسەی خۆش نابی، وەکو بە نەسی ئایەت دەفەرموێ إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء. خوای گەورە لە هیچ کەسەی خۆش نابی، هەمیشە و هەرگیز لەو کەسەی کەوا شەریک لە خوای گەورە بڕیار بدا، بەڵام ويغفر ما دون ذلك، جگە لە شرک خوای گەورە لە هەر گوناحشتر هەبیتن لە عەبد و بەندەکەی خۆش دەبیتن. بۆیە عەبدوڵڵای کوڕی مەسعود فەرمووی ئەی پێغەمبەری خوا گەورەترین گوناح، گەورەترینی گوناحە گەورەکان چییە؟ وتی الئیشراک بالله، ئەوەیە کە ئینسان
شريك لو خواي قورا بريار بدا. ثم قال أي أو جار عبد الله كوري مسعود فرموي دواي شريك بيدا كن لو خواي قورا كجناح شي هر قوريا تيتر أي پیغمبري خوا صلى الله عليه وسلم پیغمبري خوا فرموي وعقوق الوالدين ئازاردان و ئەشکەنجەدانی دایک و باوک عەزیەتدانی دایک و باوک یەکێکە لەو گوناحە گەورانەی کە خوای گەورە سوبحانەه وتەعالە زۆر تووڕە دەبی لەو عەبد و بەندەی کەوا عەزیەت و ئەشکەنجە و ئازاری دایک و باوکی بدا. وعقوق الوالدين قال ثم أي عبد الله كوري مسعود فرموي دوای ئەوە چیتر ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم قال پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فرمێ وكان متكئا فجلس پێغەمبەری خوا ئەو هەپاڵی دابەوە دانیشت. اینجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فرمووی دوای ئەوە فەرمووی وشهادة الزور وشهادة الزور وشهادة الزور دەفەرمی هەندە فەرمووی شادیدانی بە ناحەق شادیدانی بە درۆ دەفەرمێ فما زال يكررها بەردەوام ئەوی دووبارە دەکردەوە دەیگۆ زۆر ئاگدار بن گوناحی هەرە گەورە ئەوەیە شادیدانی بە درۆ بە ناحەق فما زال يكررها حتى قلنا ليته سكت پێغەمبەری خوا زۆر بەردەوام ئەو قسەی دووبارە کردەوە حتى گوتمان خۆزگا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێدەنگ دەبوو ئەوەندە خۆی هیلاک و ماندوو نەدەکرد. کەواتە خۆشەویستان سەحابەیەشتر هاتە خزمەت پێغەمبەری خوا فەرمووی یا رسول الله ئەذنبت ذنبا گوناحێکی زۆر گەورەم کردیە دەمەوێت تەوبەی فهل لي من توبة ئەی پێغەمبەری خوا ڕێگای تەوبەم لێ هەیە. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم أحي أمك داكت زیندووە لە حەیاتدایە قال لا وتی نەخێر ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەو جارە پێغەمبەر فەرمووی أحي خالتك ئایا پلکت دەکا خوشی دایک زیندووە وتی بەڵێ ئەی پێغەمبەری خوا قال فبرها پێغەمبەر فەرمووی دەکەواتە لەگەرەوەی تاکەی بکە بزانە دایک چەند گەورەیە نەک هەر بەخۆی خوشک و خزم و کەسەکانی دایکیش دەبێ ئینسان ڕێزیان لێ بگری. پور یان پلک کە دەکا خوشی دایک لە جێی دایکە یعنی کوور ڕێز لە داکت دەگریت کو پێویستە چاکە لەگەر دایکت بکەی ئەو هەش دەبێ ئینسان چاکە لەگەر خوشی دایکی خۆی بکە چونکە ئەوە پوری تووە عینە لە دەرەجەی دایکدانە. کەواتە لێ بەڕێزان و خۆشەویستان بەڕاستی تاکەکردن لەگەر دایک ئەوەیە لەگەر دایک و باوک ئەوەیە کە دەبێتە هۆی ئەوەی ئینسان هەر گوناحەکی گەورەی کردبی خوای گەورە لەو گوناحەی خۆش بیت و گوناحەکەی ڕەش بکاتەوە. بۆ ئومێدی ئەوەی خوای گەورە بمانجێڕی و بماکات بە منداڵی ساڵح لە بۆ دایک و باوکمان لە ژیان و لە دوای مردنیان تاکەکار بین لەگەریان. وصلى الله وسلم وبارك على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.